ئەو کاتان باش بەڕێزان تەمان بەڕێزان سەرەتا سوپاسان دەکەم وەرکەتان کێشا و هاتنە لاماندۆەوەی ئەو زانیاریانەی کە تایبەتە بە کەموکوڕیەکانی ئەو ئامێرانەی کە تایبەتە بە دەنگدان بخەینەوە. طبعاً ئەو کارێکە کردیتمان دەرئەنجامی کارێکی دوور و درێژە و توێژنەوە و زانیاری داتای بریپتۆماکۆ کردیتەوە دەربارەی ئەم بابەتە. لێرەدا هەوڵ دەدەین لە سلایدەکان وردەکاری زانیاریەکان بخەینە ڕوو و مەترسیەکان بخەینە ڕوو کە ئەگەری هەیە ببتە مەترسی لەسەر هەموو پرۆسەی هەڵبژاردن. لەوێوە دەزانین کێشەکانی ئەو ئامێرانە لە چێندەرە و چۆن دەکرێت قسەی لەسەر بکرێتەوە و ڕۆلی مۆگرێخراوەکانی کۆمەڵی مەدەنی چۆن دەبێت. طبعاً سایدەکان بە عەرەبی دانایە چونکە قسە بە کوردی دەکەم لۆی هەر بە باشم زانی بەشێک لەو برادرانەی کە زانیاریەکان کۆ دەکەنەوە بە زمانی عەرەبی بتوانن هەر بیرۆکەیەک وەربگرن دەربارەی ئامانجی کارەکانمان و ئەمە دەخەینە ڕوو. تەوانەوەی مە دەیکەین خستنە ڕووی ئەو بەڵگەنامانەیە کە بەدەستمان کەتیە لە ماوەی ڕابردوو دەربارەی یاخود تایبەت بە کەموکوڕیەکانی ئەو ئامێرانەی کە لە بۆ پرۆسەی دەنگدان بەکاردێ و گرنگترین خەلەلەکانی کە لەو ئامێرەیدا بەدیکرا لەلایەن کۆمپانیایەک کە هەڵسەنگانی بۆ ئامێرەکان کردیە. طبعاً هێزن سۆڵ ئەو کۆمپانیایەکی ئەڵمانیە کە تایبەتە بە هەڵسەنگاندنی ئەو ئامێرانەی کە تایبەتە بە پرۆسەی دەنگدان و لەوێوە هەوڵیدا بزانی ئایا ئەو ئامێرانەی کە ئێستا بەردەستە چ خەلەلێک یاخود چ کەموکوڕیش تێدا هەیە. لە دەرئەنجامی راپۆرتی ئەو کۆمپانیایە 42 هەڵەی دۆزیتەوە کە تایبەتە بە ئامێرەکانی دەنگدان. 42 هەڵەکە فەرزکرێتەوە لە دوو شت. یەکیان هەڵەکان کە دەکرێتە گروپێک کە ئەگەری ساختەکاری لەناو پرۆسەی دەنگدان ڕوو بدە. دووەم هەڵە کە هەیە ئەگەری ئەوەی هەیە ناسنامەی کەسی دەنگدەر بزاندرێت کەواتە خصوصیت لە لای دەنگدەر نەمینێت. خۆی ئەسڵان پرۆسەی دەنگدان دوو کارە. تۆ دەنگەکەت بەڕاستی لە ئەو لایەنە بچێت کە تۆ دەنجی پێت دەین و نهێنی ناسنامەت پارێزراو بی. ئەگەر ناسنامەت پارێزراو نەبیت و دەنگەکە دۆ لایەشتر بڕوات کە پرۆسەی دەنگدانەکە خۆی هەمووی دەچێت دەرزەر نیشانەی پرسیار. طبعاً بە پێی زمانی داتا قسە دەکەین ئێستا لەو 42 کێشانەی کە باس کرایە 18 کێشە تایبەتە بە بابەتی تەزویر کە دەکاتە 143 کێشەکان و 24 کێشە تایبەتە بە بابەتەکانی تایبەتمەندی خصوصیەتی ناخب. ئایا دەزاندرێت چیە چنی. ئێستا هەندێک لە خاڵەکان دەخەینە ڕوو لەوەی بەرچاوڕوونیەکتان هەبی ئەو کێشانە لە چیەوە سەر هەڵدەدا. ئەو کێشانەی کە ئەگەری هەیە لەو ئامێرانە ڕوو بدە طبعاً فۆزەش وڵامی هەیە ئێستا وڵامەکانی وانش دەخەینە ڕوو و تێبینیەکانمان لەسەر وڵامەکانیش عەرز دەکەین. یەکەمیان ئەگەری هەیە یاری بە زانیاریەکانی ئەو کەسە بکرێت کە دەنگ دەدات. دووەمیان دەکرێت ناسنامەی کەسەکە بزاندرێت لە ڕێی ئەو ئامێرانەوە دەکرێت کە شت ببیتەوە. سێیەمیان دەکرێت ئەو زانیاریانە نەقل بکرێت لە ڕێی USB. یعنی زۆر ئاسایە تۆ زانیاریەکان وەربگری زانیاری تر دابنێەوە. کەواتە زانیاریەکە لە شوێنەکە ثابت نییە دەکرێت دەربچیت و بستەوە ناو پرۆگرامەکە دووبارە ئەوەش کێشەیەک دروست دەکاتەوە بە نسبەت پرۆسەی دەنگدان. یەک لە خاڵەکانی کە زۆر مەترسیدارە بەڕێزان ئەوەیە دەکرێت تۆ بیتاقەیەکی ساختە بەکاربینی و بەرنامەکە هەر بخوێنیتەوە. ئەو ئامێرە هەر بیتاقەیەک دابنێ دەیخوێنیتەوەش کێشەیەکی زۆر گەورەیە. دەکرێت تۆ دەستکاری دەرئەنجامەکان کەواتە تۆ دەتوانی دەستکاری ئەو نەتیجەیە بکە کە بەردەستکەیتەوە هیچ نەمانەوە مەسەلەی انتخابات. خاڵێکی تر ئەوەیە کە دەکرێت تۆ مەلەفەکان دەستکاری بکەواتە دەتوانی مەلەفەکان دەربینی و مەلەفی تر دابنیەوە کێشەیەکی ترە بە نسبەت ئەو کێشانەی کە هەیە. خۆی سێڤەرەکەی کە بەکاردێ هەر سێڤەرە کۆنەکەیە لۆیە هەر تێبینی ئەو هێزن سۆڵدە دەربارەی سێڤەرەکەی کە بەکار دەدەێت سێڤەرەکە خۆی کۆنە و ئەگەریشەی هاک بکرێ یعنی سێڤەرەکە پتەو نییە یاخود پارێزراو نییە. دەکرێت ناو سێڤەرەکە کیبۆرد ڕەبتکەواتە دەتوانیت بەدەستی زانیاری دەستکاری بکەوە و دەکرێت دەرئەنجامەکان بگۆڕی. طبعاً ئەو 42 خاڵی کە باس کرا بەشێکی کە زۆر زەقە دانرا کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردننی عێراق وڵامی داوە و متابعەی کرد لەوەی چی لێ بکەین. بەڵام ئەمە تێبینیەکەمان لەوەی وەک ئەکادیمیست کە توێژنەوەمان کرد بینیمان زانیاریەکان بەو شێوەیە. دەڵێ لەو 42 کێشەیە 11 کێشە لەو کێشانە بە پێی مەعایری مفۆزیع لە چاکرایەوە. دەڵێ کاکەتەوە ئەو 42 کێشە چابەوە کە دەکاتە 126. بەڵام لە 100 تقریباً 74 کێشەکان
نووسرا میدیکیتد یعنی خەفیف کرایەوە تۆزەک ئەهوان کرایەوە نەنووسرا فیکس کرایان سۆڵف کرا بەس نووسرا خەفیف کرایەوە یعنی ئەگەری هەیە کێشەیەکی هەبیە تا ئێستا بەو ریپۆرتەی کە دانرایە 167 دەرێ میدیکیت بووە یعنی خەفیف کرایەوە 107 دەڵێ پارشلی میدیکیتد یعنی هەتا ڕادەیەک چاکرایەوە ئەوەش مشکلەکەیە کە تۆ زانیاریت هەبیت 100 متمانت نەداتێ کە چاکرایەوە ئەوە لەلای تو پرسیار دروست دەکاتەوە دەکرێت هەتا ئێستا ئەو بەرنامجە ئیش بکات ئەو جیازانە ئیش بکات بەبێ ئەوەی کێشە دروست بکاتەوە ئەمە لێرە پرسیار دروست دەکاتەوە کە مەفروضە لایەنی پەیوەنددار هەموو ئاگاداری ئەو خاڵە گرنگە بن طبعا ئەو دۆکیومنتانەی کە بەدەستمان کەتیە عەرزی جەنابتان دەکەین پاس هەندێک زانیاری لەبوو مەسەلەی سڕیەتی ئەو کەسەی کە سەرچاوەکەی بەمەدا بیپارێزین باسیەوە دەکاتەوە کە سێ کۆبوونەوە ئەنجام درایە دەربارەی ئەو بابەتە و هەتا ئێستاش ئەو مەسەلەی چارەسەری کە پێشکەش کرایە هیچ وڵامەکی وازح نییە ینی هەموو وڵامەکان وڵامەکی تەمومژاویە کە پێت دەڵێت کاکە گیان کێشە هەیە چارەسەر ماکرێ بەڵام پێت نارێت چۆن چارەسەر کرا ناڵی ئالیەتەکە چۆنە نارێت چیمان کردیە و نارێت 100 چابوویتەوە ئەوەش لایمە پرسیار دروست دەکاتەوە و حتا ئەو لێژنەیە کە لە ئاخر ریپۆرت دانرایەت کە لێژنەی تەقییمە پێت دەڵێ ئێمە ترسمان هەیە لەوەی کە ئەو ئامێرە هەتا ئێستا بە کەم و کوڕی کار بکە ئەوە خاڵێکی گرنگە مەفروضە دوو کەس یاخود دوو لایەنی ئەساسی لێ ئاگادار من خودی دەنگدەرە و ئەو لایەنانەی کە فعلەن دەنگدەری خوانای بیپارێزن و لایەنی تریشمان هەیە کە دەستەی نەزا هەیە و ئەوانەش کە معنینە بە ئەوەی کە ئەو پرۆسەیە مەفروضە بە شێوەیەکی پاک ئەنجام بدرێ ئەمە لێرەمە بەسمانەوە نییە دەنگدەری ساردکەینەوە بەقەدر ئەمە جەخ لەسەوە دەکەینەوە کە دەنگدەر بستە دەنگدان چونکە دەنگدان مافەکی دەستوریە و کەسێکە ئەو دەنگی کە بەکاری دەینی یاخود دەیدات دەتوانی شیرازەی سیاسی وڵات بگۆڕی و دەتوانی ئەو کێشانێک کە لە وڵات هەیە چارەسەری بکە چکە خۆی ئەسڵ ئینتیخابەکە ئینتیخاب پێشوەختەیە